لزیاتی حەسوودی بردن هاریکاری و دەستی یارمەتی درێژکردن بۆ دەوروبەرەکەی خۆیە. لە هەمان کاتیشدا لە زیاتی گومانی خراپ بردن بە خەڵک گومانی باش بە خەڵکە بات بۆ لای ئەم هیچ شتێک بە ناشرین نابینێت بەڵکو هەموو شتێک بە جوانی ئەبینێت. بۆیشە کە شتێکی خراپ ڕۆدات ئەڵێ وڵای بە حسابی خۆم شتەکەم بە جوانی داناوە بەڵام بە خراپی هاتە ئاراوە. کەواتە ئەم کەسە لە هەموو شتێکە بەرەو باشی هەنگاوی ناوە. کەواتە ئەبین لەو کەسانەی کە خوای گەورە فەرمێ قەد ئەفلەح من زەکاها، خۆشبەختە ڕزگاری بووە ئەو کەسێک کە دەرونی خۆی پاک کردوتەوە. کەواتە خۆشەویستەکانم هەر دەمایەک کە ئێمە دەرونی خۆمان پاک کردەوە دووشت بەدەستدێن. یەکەمیشت ئێمە دڵێکی ئارام و ئاسوودە فراهەمدێنین یاخود دەستە بەرەکەین. لامان کاتیشدا گەشەکەین. بۆ مرۆڤ گەشە ناکات لەوێ بە خەڵکەوە خەریکە. چۆن بە خەڵکەوە خەریکە؟ ئەڵێ فڵان کەس میوانی هات، میوانەکەی بۆ هات، فڵان کەس سەفەری کرد، بۆ سەفەری کرد، فڵان کەس سیارەکەی فرۆشت، بۆ فرۆشتی، بە چەندی فرۆشتی، خانووەکەی بە چەندی کڕی، ناو ماڵەکەی بە چەندی کڕی، ئەرێ چی کرد، ئەرێ شووی کرد، ئەرێ شووی نەکرد، ئەرێ ژنی هێنا، ئەرێ ژنی نەهێنا، ئەرێ منداڵەکە ناجەح بوو، ئەرێ ساقیت بوو، ئاگای لە هەموو دەوروبەرەکەی خۆیەتی کە چی ئەگوزارێت. بۆشە پێناسەیەکی کورتی نەخۆشە نەفسیەکان بکەین. نەخۆشی نەفسی چێنە؟ ئەو کەسانن کە ئەزانن چی لە دەوروبەری خۆیاندا ئەگوزارێت. نەخۆشە نەفسیەکان ئەو کەسانن کە ئەزانن چی لە دەوروبەری خۆیاندا ئەگوزارێت. کەواتە ئەگەر بمانوێت ئێمە بەرکەوتەی نەخۆشی نەفسی نەبین ئەبێ نەزانین چی ئەگوزارێت دەوروبەری خۆماندا. بۆ ئەبێ بزانم چی لە نێو نەفسی خۆمدا ئەگوزارێت نەک لە نێو نەفسی خەڵکە یاخۆ لە نێو ماڵی خەڵکە کە خۆم بە خۆمەوە خەری کرد کە لۆمەی خۆم کرد. ئەو کاتە من ئەڵێم بۆ گەشەم نەکردووە، بۆ کتێبم پێ ناخوێندرێتەوە، بۆ ناتوانم لاپەڕێک لە قورئان لەبەر بکەم، بۆ ناتوانم دوو حەدیث لەبەر بکەم کە لۆمەی خۆم کرد. ئەو کاتە ئەبینم هەوڵ ئەدەم بەوەی کە من بخوێنم و گەشە بکەم و لەبەر بکەم. بەڵام ئەگەر بە خەڵکەوە خەریک بووم گەشە ناکەم، لە هەمان کاتدا تووشی نەخۆشی نەفسیشە بم.